ئەو شۆ دەبارەی خوێن لە چاوان لە دووری یارە باڵا بەرزەکەی شۆخی مکریان بریسکەیدا لە مەغریب تەڵاتی ڕۆژی بەرەو مەشرق قیامەت ڕابووە ئەوڕۆ خوددا تۆ بە پەشیمان بە هەستانی لە خەو تاریکە شەو لاچوو بەیان بەربوو دەڵێن زوڵفی پەرێشان وەلادا ماهی تابان سیا پەردەی شەوی لادا تەلیعی سوورەتی شەمسی قەمەر دەرچوو لە عەقرەب پەرچەمی باداوە جانان نیگای چاوی خوماری کوشتمی کوا شاهیدی عاقڵ ئیشاری چاوی مەستی پێم دەڵێ بێسووچ و تاوانم شەوی هیجری کە سامانی نەبوو ڕۆژی قیامەت بوو بەیانی دێر نە دڵ مابوو نە سەر مابوو نە سامان زۆر سپاس بیلەلانی خۆشەویستی قەلەندەرخانە ئەم کاتەوە هەموو کاتێکتان شاد فەرمونون لەگەڵ وێستگەیەک و بەرنامەیەکی نوێی قەلەندەرخانە لەگەڵ هاوکارم خەندەخان ئەم بەرنامەیە تایبەتە بە قسەکردن و لێدوان لەسەر یەکێک لە شاعرە هەرە بەناوبانگەکانی ناوچەی موکریان ئەویش حەقیقی شاعرە بۆ لێدوان و قسەکردن لەسەر شیعر و ئەدەبیاتی ئەم شاعرە گەورەیە بەڕێز دکتۆر عوسمان دەشتی میوانی بەرنامەکەمانە بەخێر هاتی دکتۆر بەخێر بێ دکتۆر هەروەها برای ئازیز کاکە ئاراسکۆیی بە ئامێری بانجۆ لەگەڵمانەیە بەخێر هاتی دکتۆر گیان هەر وەکو سەرەتایەکی بەرنامە ئەمانوێ بۆ ئەو کەسانی کە هیچ دەربارەی ژیانی حەقیقی نازانن کورتەیەک لە سەرەتای ژیانی حەقیقیمان بۆ باس بکەیت بەڵێ بەسەر چاو تاوان مامۆسا عەباسی حەقیقی ناوی عەباسە وەکو گوتم مامۆسا عەباسی حەقیقی یەک لە شاعرە ناودارەکانی ناوچەی موکریانە لە ساڵی 1902 لە دەوروبەری مەهاباد لەدایک بووە بەداوی ئەو کاتە خوێندنی حوجرە و مەدرسە و مزگەوتی خوێندووە تا بڵین گەیشتۆتە مەرحەلەک بە سەرەتاییەکان و تا دەگەیشتۆتە سەرف و نەحو ئەوانە یعنی خوێندنی مەلایەتی تەواو نەکردووە لە ئیدارەی مالیاتی مەهاباد بۆتە کارمەند یعنی کارمەندی ئیدارەی مالیات بووە ماوەیەک پاشان گوێزراوەتە بۆ بۆکان لەوێ بووە بە بەرپرسی ئیدارەی دوخانیات یعنی بەرپرسی بەڕێوەبەرایەتی تووتن طبعاً تا ساڵانشی درێژ بڵین ژیایە تا ساڵی 1996 لە تەمەنی 94 ساڵیدا لە بۆکان وەفاتی کردی و هەر لەوێش نێش مامۆستاگیان دیارە مامۆستا لە سەرداوای مامۆستا هێمن ژیانی خۆی نووسیوەتەوە چۆن ژیانی خۆی نووسیوەتەوە و باسی لە چی کردووە بڵێ طبعاً خۆی لە بەرەی شاعیرەکانی نەوەی هێمنە طبعاً شاعیرانی نیوەی یەکەمی سەدەی بیستم لە ناوچەی موکریان کۆمەڵێک شاعرن بە پەنجەکانی هەردوو دەست دەژمێردێن و هەموو هاوتەمەن و وەڕەفیقی یەکتریشن لەوانە مامۆستا هێمن و هەژار و حەقیقی و سەید کامیلی ئیمامی یعنی ئاوات و خاڵەمین و محەممەدی نووری و ئەو پۆلە شاعیرە هاوتەمەنی یەک بوون مامۆستا هێمن ساڵی 1984 کە ئیدارەی گۆڤاری سروە وەردەگری لە ڕەزائیە لە هەرزووەوە پەیوەندی بە مامۆستا حەقیقی دەکا طبعاً سەردەمی پێش شۆڕشی ئێرانی و ئیسلامی کوردی نووسون و کوردی خوێندن و دیوان و شعر و ئەدەبیات کەم بووە لە کوردستانی ڕۆژهەڵات بەڕاستی لەوەی مامۆستا حەقیقی بە خوێنەرانی کوردی ئەو سەردەمە بناسیێنی داوای لێ دەکا کە ژیننامەکەی خۆی ئەو نەوع نووسینە ژیننامەیە پێدرێن خۆژیننامە نووسینەوەی ژیاننامەی خودی خۆی بنووسی ئەوی ژیاننامەکەی خۆی بە کوردی نووسیە و بۆ مامۆستا هێمنی بەڕێکردیە و لە یەکێک لە ژمارەکانی گۆڤاری سروەت ئەبڵاوی کردیتەوە لە ئێمە گەلی لە شاعیرانە بینین کە چەند جارێک نازناوی خۆیان گۆڕیوە بەڵام حەقیقی وەکو دەرەکەوێت لە سەرەتای ژیانیەوە کە دەستی کردو بە شعر نووسی نازناوی حەقیقی هەڵبژاردووە و هەتا کۆتایی ژیانیشی هەر بە و ڕاستە ڕاست دەفەرمی وڵی طبعاً نازناوی بە حەقیقی ناسرایە هەرەوەتەی شعری دانایە و لەوەتەی شعریشی بڵاو کردیتەوە طبعاً دیوانەکەی ساڵی 1970
هەر ئینتیشاراتی سەلاحدین ئەیوپی ئەوەی گۆڤاری سروەی لێ دەردەچوو بەڵام مامۆستا هێمن بەداخەوە نەمابوو هەرچەند ئەو قەرار بوو چاپیکە کاگ ئەحمەدی قازی ئەو کاتە سەرپەرشتی گۆڤاری سروەی کردیا دیوانەکەی بۆ چاپ کردیا لەوێشدا باسی ژینامە و ئەزمموی شعری خۆی دەکا مامۆستا حەقیقی هەر ناڵێ ناوم گۆڕیا دەڵێ ناوی شعریم حەقیقی بووە ئیتر هەر بەو ناوە ناسرایەتە ئاخری ژیانی و ناوەکەشی لە چوەرگرتیان لە چوەرنەگرتیا بەداخەوە ئەوە ڕوون نییە نازانین مامۆستایان دیارە باسی چەند شاعیرێکە کرد کە دۆستایەتیەکی زۆر جوانی هەبووە لەگەڵیانە بەڵام بە تایبەت لەگەڵ سید کامیلی ئیمامیە دۆستایەتێکی زۆر جوان هەبووە کە ناسراوە بە ئاوات و شعریشیان گۆڕیوەتەوە ئەگەر بکرێ باسی لە مەرحەلی فەقیاتی هاوڕێی یەکتر بوون بە یەکەوان خوێندیە ئەو جە قسەی خۆشی مامۆستا حەقیقی دەرێ خەریکی خوێندن و سەرف و نەحو بووین کەچی هەموو وەختمان سەرف و مەحوی ڕاباردن دەکرد سەرف و مەحوی یعنی کەمتر بەلای خوێندنەوە دەچوین هەر بەلای سوعبەت و گاڵتە و گەپ و ئەوانەوە و لەگە خاڵەمینیش خوێندیتی ئەو هاوڕێیەتی خوێندنەوەی کردێ دۆستایەتی پتە و لە نێوانیاندا پەیدابی وە کۆمەڵک تەمانە و دۆستایەتیە لە نامە شعریەکان ڕەنجی داوەتەوە کە لە نێوانیاندا ئالوگۆڕ کرایە لە دیوانی سید کامیلی ئیمامی ئاوات کە ناوی شاری دڵە لەو ساڵانە چاپ کرایە و لە دیوانی مامۆستا حەقیقیشدا ئەو نامانەی کە لە بینیاندا ئالوگۆڕ کرایە بڵاو کراونەتەوە مامۆستا گیان وازام کاتیەوە هاتووە ئەگەر کاک حەمید شعرێکمان بۆ بخوێنێتەوە فەرموو گەر مامۆستا هاوکارمان بێ سەحەر لە تەرفی بۆستان لە سەحری لالەزارەوە نەسیمی جانفزاوەزی بە مژدەی بەهارەوە زەوی زمڕودی بووە بە فەرشی زەرنگارەوە وەکو دوڕ و عەقیقەچن شکۆفەکان بەدارەوە ئەوا دەچێتە گوڵچنی گوڵێ بەلەنجەولارەوە نیگاری ماڕووی من بە شەو دەمێک کە دێتە دەر لە دەوری کوڵمە پەرچەمی دەڵێ لە عەقرەبا قەمەر لە بۆنی مشک و عەمبەری جیهان بەهەشتە سەر بەسەر دەمی مەسیحەوە کە دێ لە بەردەمم دەمی سەحەر وەیا شەمینی مشک بۆ لە نافەی تەتارەوە شکفتە گونگڵ و سەمەن بە ئەمری حەید منن یەکی عەرەق بەکڕمەوە وەکو نیگاری سیمتەن یەکی شنەی معەتەری میسالی عەتری یاسەمەن بەبێ قیامەت ئەو دووە دەکەن قیامی تەن بەتەن لە سەحری گوشەن و چەمەن لە لێوی جووریبارە دەم خۆش کاک حەمیدگیان دەست و پەنجە و خۆش مامۆستایان ئەگەر بینە سەر ناوەڕۆک و ڕوخساری شعرەکانی حەقیقی چیمان پێڵێیت؟ بەڵێ طبعاً ئەگەر هەر باسی ئەزمموی شعری موکوریانی ئەو سەردەمەی حەقیقی بکەین سەردەمی ناوەڕاستی سەدەی بیستەم ئالوگۆڕەشی گەورە لە موکوریان و لە کوردستانی ڕۆژهەڵات ڕوویدایە ئەویش لە سەروبەندی جەنگی جیهانی دووەم لەشکری سووری سۆڤێتی دێتە ناوچەکە و زۆرێک لە ئازادی پەیدا دەبی و کۆماری کوردستان دادەمەزرێ ئەو مەسەلانە ئەو پۆلە شاعیرەی ئەو سەردەما شعری نوێی شعری کوردی بەرەو نوێبوونەوە دەبن لە ڕووی ناوەرۆکەوە تەمان هەر تان و پۆی عروزەکە ماوە لایەن یعنی پابندن بە چێشی عروز و بە بڵێن میسراعەکان بەڵام لە ناوەڕۆکدا ناوەڕۆکی نیشتیمانی و ڕخنەی کۆمەڵایەتی و ئەو زۆرە تازەبوونەوە و نوێبوونەوە لە زمان یعنی پشت لە زمانی تێکەڵاوی فارسی و ئەوە دەکەن زیاتر بەرەو زمانی کوردی پەتی دێن کەواتە شعری حەقیقیش هەر دیوانەکەی ئەگەرچی خۆی لە ڕیزی شاعیرانی کلاسیکی کورد حساب دەکرێت بەڵام ینی شعرەکانی تقریباً لە ناوەڕاستی سەدەی بیستەمە بەرەو نوێبوونەوە دێ کە ناوەڕۆکانی ناوەڕۆکی نیشتیمانی و نەتەوایەتیە لەگەڵەوەش شعری لیریکی هەیە بڵێ ناوەڕۆکی دڵداری و ئەوانە و شعری نامەی شعری هەیە و لە ڕووی فۆرمیشەوە یان لە ڕووی ڕوخساریشەوە غەزەل و قەسیدەی هەیە تەرتیع بەندی هەیە تەرکیب بەندی هەیە و وەکو گوتمان یەک لە فۆرمە شعریەکانی حەقیقی کە بڵێن تایبەتمەندیەکە
داستانی شعری یاخۆ چیرۆکی شعری هەیە دوسۆ چیرۆکی کوردەواری قەدیمی بە شعر هۆنیوەتەوە لەوانە چیرۆکی بزنەوە کۆمەڕۆکە چیرۆکێکی فۆلکلۆری قەدیمی کوردەواریە لە هۆنراوەدا هۆنیوەتەوە لە یعنی تقریبا 100 بیت و شعرێکی دیکەی هەیە ناوی فەقێ و تەبکەچیە دەڵێ کتێبێکی عەرەبیم خوێندەوە ناوی زەهرەت ڕەبیع بوو ئەو چیرۆکەی بە نەسر تێدا بوو بە عەرەبی هەستام کردمە شعر شێدانەیەکی تریشی هەیە هەرەوەزی پێم وایە هەرەوەزی باسی ژانی هەرەوەزی ژانی لادی و کوردەواری دەکا کەواتە ئەو زۆرە چیرۆکە شعریانە ئەوەش بەشەکە لە فۆرمی شعری حەقیقی بەڵێ مامەستا بەس قۆناغێکی پێشتر هەیە لە وەکو ژیانی حەقیقی دیارە من پێم وایە کە ئەمە کاریگەری کردوتە سەر ئەدەبیات و نووسینی شعری کە لە سەردەمی جەنگی جیهانی یەکەمایە بزانم تووشی دوژمنایەتیەکە بنۆکە خێزانی خۆیان ناوچەی موکریان بە مەهابەت بەجێ هەڵن ئەچن بەرەو سەقز و لێەوە حەقیقی هاتوتە شاری سلێمانیش بەڵێ ڕاستە ئەوە لە ژیننامەکەشی داباز دەکا بەڵام سەروبەندی جەنگی جیهانی یەکەمە هێشتا حەقیقی تەمەنی 12 ساڵە یعنی هەر مەرحەلەکانی سەرەتای خوێندنی بووە لە منتخەی خۆیان موکریان دەڵێ تووشی کێشەی دژمنایەتی عەشایری بووین مەڵبەندی خۆمان بەجێهێشت ئاوارەی سلێمانی بووین ناڵێ چەند ماینەوە بەڵام دەڵێ گەڕاینەوە ئەو دەدەستم بە خوێندن کردەوە لەوە دەچی ماوەیەکی کەم مابنەوە یعنی ئەگە بڵێن کاریگەری ینی خوێندەوارێکی وان نەبووە ئەو کاتە کاریگەری ئەدەبیاتی منتخەی بڵێن بابان بەسەر حەقیقی بەڵام خۆی لە خۆیدا هەر عایلێکی خوێندەوار بووینە بابی مەلا بووە و خوێندەوار بووە و دیوانی سەکرێ باوکی کۆمەڵی کتێبی زۆری بوو دەڵێ ئەوانە بوونە مامۆسای من ڕوون کردە شعر و ئەدەبیات ئەو کتێبانەی باوکم بۆی بەجێش بڵێ مامۆستایان مامۆستا دوای ئەوەی کە وەکو کارمەندێکی دەوڵەت دا ئەمەزرێ 45 ساڵ دوورەکەوێتەوە لە شعر نووسین ئەگەر بکرێ باسێکی ئەو قۆناغەشمان بۆ بکەین بە حەقەت هەر ژیانی ڕووناکبیری لە کوردستانی ڕۆژهەڵات وەکو بەش پارچەکانی وەکو ڕۆژ کوردستانی باشوور نییە کامە هەر لە سەمانی دامەزرانی دەوڵەتی عێراقەوە زۆرێک لە ئازادی و بڵاوکردنەوە و بە کوردی خوێندن و گۆڤار و ڕۆژنامە و ساڵانی سیەکان ئیزاعە و تەلەڤیزیۆنی ژیانی ڕووناکبیری کوردی لە باشوور جیاوازە لەگەڵ ڕۆژهەڵات تەمان لە ڕۆژهەڵات و لە باکوور بە کوردی خوێندن و بە کوردی نووسین نەبووە باشە ئەوانە لە ڕێگای مەلایەتیەوە لە ڕێگای فەقیەتیەوە لە ڕێگای دەرس و دەور و ئەوانەوە متاثیر بوونە بە شعری شاعیرانی کورد و هەستانە شعریان نووسیە کەواتە بەڕسمی نەگۆڤارێکە بووە ئۆرگانێک نەبووە دەنجی خۆیان بگەین نەخەڵک تێدا شعریان بڵاو بکەنەوە نەنا مینبەرێکە بووە نەگۆڤارێکە بووە نە ڕۆژنامەکە بووە کەواتە ئەگە شعرێکی نووسیبی دەستا و دەستی کردوی لە سوارچوێکی زۆر تەنگ لەبەرەوە زۆر احتیاجیە کە پشت لە شعر نووسینیش بکاتن بەڵام لە سەردەمەکدا گەڕایتەوە بە من هەر کاریگەری ئەو شاعیرانی ڕەفیق خۆی بووە خاڵەمین و سەید کامیل و مامۆستا هەژار و مامۆستا هێمن وای کردی حەقیقیش بێتەوە مەیدان و مامۆستا یان دیارە ئەو کاتەش بەڕاستی سانسۆر هەبووە چونکە کاتێک شعری نەتەوایەتیان نووسیوە زۆر جار بە ناوی خوازراوە شعریان نووسیوە بۆ ئەوەی کە تووشی کێشە و گرفت نەبن ڕاستە بە تایبەتی ئەو بژانەوە ڕۆشنبیری لە سەردەمی کۆمار هەبوو کۆمەڵە گۆڤار ڕۆژنامە دەرسون لەوانە ڕۆژنامەی کوردستان گۆڤاری کوردستان گۆڤاری دیکە ئەو شاعیرانە هەموو شعرەکانیان لەو سەردەم لەوێ بڵاو کردەوە و شعری نەتەوەی و نیشتیمانیشن بەڵام پاشان کە سەردەم گۆڕا و ڕژێمی شاباڵی بەسەر وڵات داژاوان هەستان شعرەکانی خۆشیان فەوتان و پشتیشان لەش ئەوە خۆیان کەس کردەوەی بەر شاڵاوی گرتن و ڕەشبگیری و ئەوە نەکەون ئەوە بۆ مامۆستا هەژار ئاوارە بوو مامۆستا هێمن ڕای کرد حەسەنی قزڵچی ڕای کرد هەر لەبەر جیران و ئەوە یەکێکی حەقیقی کە شعری لە ڕۆژنامەی کوردستان بڵاو کرابیتەوە و باسی کۆمار و ئازادی وڵات و کوردی کردبی مەجبورە پاش ئەوە خۆی کەس کاتن سەری ئەوە بڵێ دیارترینیان شعری خەوی غەفڵەتە کە پێمان خۆشە بە دوایش بەشداری پێ بکەین لە بەرنامەکە بەڵێ زۆر باشە دیارەوە یەک لە شارەکانی باسی یعنی باسی ئەوە دەکاکەوە کورد مەرحەلەی ئازادی و بوژانەوە و مەرحەلەی ئەوەیە دەبی ڕاپەڕیتن و بەخۆ بکەویتن لە بۆ ئازادی ئەو ڕێدورەی چەند ساڵە ئەوە بۆ ببڕیتن بە زووی لە بۆ بنیاتنانی ئازادی و کیانی سەر بەخۆی خۆی بەڵێ مامۆستا من باسی کاریگەری شاعیرانی کلاسیک لەسەر حەقیقی کاریگەریەکە دیارە بەوەی کە ئەبینی شعری زۆر لەو شاعیرانەی کردەوە پێنج خشتەکی وەکو شعری نالی شعری حاجی قادری کۆی شعری بێخود ئەمانەی کردەوە پێنج خشتەکی ئایا کاریگەری شعرەکانی ئەمە وەکو نووسینی خۆی چەند کاریگەری تری بڵێ خۆی مەسەلەی پێنج خشتەکی هەر فۆرمەکی باوە لە ئەدەبیات کلاسیکی کوردی و نیشانەی کاریگەربوونی ئەو شاعیرەیە بەو شاعیرەی کەوا شعرەکەی دەکاتە بناغی پێنج خشتەکی یعنی ئەگە شاعیرێکی کورد تێکستێکی شعری زۆر بەلاوە بەرز و پیرۆز و جوان بی
شاعیرێکی کوردی زۆر بەلاوە وەستا و شاعیرانەبی بۆ ئەوەی یەکەمیان لە شوێن پێی هەڵبگری لاسایی بکاتەوە دووەمیشان لەوەی بڵێ منیشان لە شانی ئەو دەدەم لە شاعریەتدا شعرێکی ئەو وەردەگری دەهۆنیتەوە دەکاتە پێنج خشتەچی حقیقی پێنج خشتەچی لەسەر شعری کۆمەڵک لە شاعرانی کورتۆنیوەتەوە وەکو جەنابەت فەرموود لەوانە نالی ئەوە مامۆستای من ڕێیەکی هەبوو لە مەسەلەی پێنج خشتەچی دەیگۆ ئەوە وەک ئەوە وایە تۆ نان و پێشوی خۆت لەسەر سفرەی خەڵکی بخۆی لەبەرەوە شاعیرانی هەندەدا پێنج خشتەچی ننووسن بەڵام حقیقی ئەو شعرەی لەسەر نالی نووسیوە دەیگۆ ئەوە وەک ئەوەیە لە یەک تەبع لە یەک سەریقە یەک شاعیر داینابن پاش حقیقی حرامە نابی کەس پێنج خشتەچی بنووسی زۆر پێی پەسەند بۆ هەروەکو کاریگەری باسیەکەین کاریگەریەکی زۆری ئەدەبی فارسی لەسەر ڕاست شارەزایەکی تەواویش بۆ لە ئەدەبی فارسیە بە تایبەتی بڵێن شعرەکانی حافزی شیرازی طبعا مەسەلەی کاریگەربوون بە ئەدەبیاتی فارسی لای شاعیرانی کلاسیکمان ئەوە شتێکی شاراوە نییە لەبەرەوەی پاشخاندی خوێندەواریان هەموو خوێندەواری مزگەوت و تەچە و حوزرە بووە دەرسەکانی ئەسکەندەرنامە و گوڵستان و بۆستانی سعدی بەشێک بۆ لە بەرنامەی خوێندن فارسی فێربوون و فارسی زانین و کاریگەربوون بە ئەدەبیاتی فارسی حکم و حەتم بووە ئەنجا بۆ یەکێکی خوێندەوار لە کوردستانی ڕۆژهەڵاتیش کە کولتور و ڕۆناکبیری و سەقافەتەکە هەمووی فارسیە کەواتە ئاشنایەتی لەگەڵ زمانی فارسی شتێکی زۆر واریدا دوو هەموو شاعیرانی کلاسیکیمان بە حافز کاریگەرن چونکە حافز شاعیرێکی زۆر کەڵەگەت و زۆر لێ هاتوو مەزنی ڕۆژهەڵاتە توانم بڵێم حافز کاریگەری جیهانی هەیە جیهانی بڵێ بڕاست دەفەرمووی مەسەڵەن شاعیرانی مە هەر لە جزیریەوە بگرە تا دەگاتە سالم تا هەموو شاعیرانی دی 15 شاعیری کورد بەس ئەو تێکستەی حافز هەیە ئەلا ئەیوهە ساقی ئەدر کەسن وەنامیلە 15 شاعیری کلاسیکی کورد تەزمین و پێنج خشتەچی و تی هەڵکێشیان لەسەر ئەو شعری حافز کردیان حەقیقیش بەشێک لە دیوانی شعری فارسیە یعنی لە هۆنینەوەی شعر بە زمانی فارسیش دەستێکی باڵای هەبووە پیاوەکی متەمەکین بووە جگەلەوە کاتی خۆی لە ئێران ویستیان حافز بە 30 زمان بڵاو بکەنەوە داوایان لە حەقیقی کردە خەزلی حافز بکاتە فارسی بکاتە کوردی کردیە کوردی لەو کتێبەی کە حافز بە 30 زمان بڵاو کرایتەوە ئەو دە غەزەلە کوردی حەقیقیاندانە پاشەوە حەقیقی بەوە ناسرا دۆست و برادەرەکانی وازی لێ ناوین دەڵێن دەبێتەوە کاروانە تەواو بکەی 100 غەزەلی حافزی کردە کوردی یەکەمین شاعری کووردا کە 100 غەزەلی حافزی شیرازی کردوتە کوردی و لە کتێبەکدا بڵاوی کردیتەوە و وەرجێڕانەکەشی ئەوەندە میهەنی و ئەوەندە وەستایانەیە وەک ئەوەی حافز بە کوردیە بەڕاستی مامۆستا من پێم خۆشە یەکێ لە شێعرە نیشتمانیەکانی بخوێنمەوە بە ناونیشانی خەوی غەفڵەت کە لە سەردەمی کۆماری کوردستان لە مەهاباد نووسیویەتی ئەگەر کاک ئاراز هاوکارم بێ نەوبەهارە و گوڵەکان پشکوتن سوێسە و نەرگس و نەسرین لە نوێ لالە و گوڵ دەدرەوشن لە چەمەن وەکو ئەستێرە بە تاریکە شەوێ بۆنی وەکو عەترە نەسیمی سەحەری پێش گزنگی کەوە کێوان دەکەوێ نیشتە بوو بولبولی شەیدا لە گوڵێ وای دەفەرمێ لە زمان خاسەکەوێ نەتەوێ گەر هەموو دنیات بدەمێ بە دڵێکی بەخەم لێرە و لەوێ دێتە گوێن دەنگی فریشتەی ڕەحمەت بە هەموو نەزمێ دەڵێ ناسرە خەوی غەفڵەت بەسە هەستن لە خەو گەر ژیانێکی بە ئازاد و دڵێ مامۆستا من ئەمەوێ باز لە بابەتە شعریەکانی حەقیقی بکەین ئەوەی سەیرە بەم تەمەرە درێژە غەزەل شعری دڵاری بەشێکی زۆر کەمی لە شعرەکانی حەقیقی کردووە زیاترینی شعرەکانی بڵین وەصفی سروشت و بێژگە لە باسی شعر ئاینەکانیش شعری ئاینی و شعری مناجات و شعری سروشت و چوار وەرزە و وەصفی شارانی کوردستان ئەمە لە شعرەکانیان هەیە بابەتی تریشی کە یەکێکە لە بابەتە گرنگەکانی ماتەمنامەکانی کە نووسیوێتی بۆ
شاعرانی تر بۆ سید کامیلی ئیمامی نووسیا بۆ خاڵەمی نووسیا بۆ یەکەچی ئاغا مادی بکرێکانی نووسیا فەیزوڵا بەجی بۆکانێ ینی ماتەم نامەی لە دۆست و ڕەفیقەکانی زۆر نووسیوان ڕاست دەفەرمووی شەریعی غەزەلیاتی ئەبوبەکری موحتەدی ئەوەیە ڕاست دەفەرمووی وەڵا شعری غەزەلیات یان شعری لیریکی دڵداری کەمە ئەوەی من ئەوە سەرنجێکە لای بەڵام شعری وەسفی زۆرە ئەو جا چ وەسفی سروشی کوردستان بی چ وەسفی وەرزەکانی ساڵە وەسفی بەهاری کردیا زستان پاییز نازان چێ و هەروە وەسفی شار و باژێڕەکانی کوردستانی کردێ مەهابات و بانە و سەردەشت و سەقز و بۆکان و ئەو شاران و باژێڕانی هەموو وەسف کردیا و بەشێک لە شعرەکانی نامەی شعرین گوتمان سێ چیرۆکی شعری درێژی هەیە و کۆمەڵێک مناجات شعری ئاینی و نعتی وەسفی خوا و پێغەمبەر و پاڕانەوە ئەو مەسەلانەی هەیە بێزگە لەوەش بەشێکی لە شعرەکانی شعری فارسین ئەوە بابەتە شعریەکانی حەقیقی مامۆستاگیان حەقیقی وەکو بنەماڵەیەکی ئەدەب دۆست کەسی تر لە بنەماڵەکەیە جگە لە حەقیقی نووسینیان هەیە بڵێ یەکیان کوڕەکەیەتی مەسەلەن حەقیقی بێزگە لە دیوانەکەی بەشی دووەمی دیوانەکەی ساڵانی پێش وەفاتی 95 دەرچۆناوی کۆلکە زێڕینەیە مقدمەکی زۆر باشی لۆ نووسرایە بە حەقەت ئەوە کوڕەکەی نووسیدی کە ناوی ناسرە بە من ئێستا لە هۆڵندا و ئەو ناوەیە و پێشەکی زۆر باشی لە بۆ دیوانی حافز نووسە لەسەر حافز ناسی یعنی پیاوی قەڵەمی شارەزا لەسەر حافز بنووسیا بۆ شێوە دەبێت کەواتە کوڕەکەی حەقیقی ساحب قەڵەم و خاوەن نووسینە بێزگە لەوە کچێکی هەیە ناوی سەعادەتە ئێستا لە کەنەدا دەژی ئەوی شاعیرە ناوی سمبولی حەقیقیە و لەو ساڵانەی دوایی دیوانە شعرەکەی هەڵ لای خۆمان لە باشوور بۆی چاپکرا لە هەر باخچەی گوڵێک دیوانی شعری سمبولی حەقیقی مامۆستاگیان کاریگەری باوکیان لەسەرە شعرەکانیان ئەکید ئەوە مەسەلەن سمبول شعرەکانی ڕنگدانەوەی شعری حەقیقین یعنی لە زمان و لە فۆرم و لە وێنە و لە وەسف و لەوانە و شاعرێکی زۆر دەسڕنجینە و شعری زۆر بەتام و چێژ و شاعیرانەشەوە ڕاستی دیارە کتێبەکەشی زۆر زۆر جوانە جوانە لە دەستگای ئاراست لێرە چاپووە سمبولی حەقیقی هەر بە بڵێن بە شعری کێش و بە چێش و سەروان نووسێتی بەڵام ئەغلەبی چێش خۆماڵیە عروزنا یعنی چێشی خۆماڵیە بەڵام وازی لە چێش و سەروان نیناوە یعنی چێشە کوردیەکانی بەکاری نایە لە شعرەکەی حەقیقیش کێشە کوردیەکانی بەکار حەقیقی هەردوو لای هەیە عروزێکی هەیە چێشی خۆماڵیشی بەکاری نایە بەڵام وازی لە سەروان نەهینایە یعنی دوو میسراعەکە دوو باڵەکەی شعر مەسەلەن من هەر ئەو چوارینەی سمبول دەخینمەوە باشە چونکە شعر خوێنەوەیەکی باش نیم ئەگەر مامۆستا ئارازیش هاوکارمان بێ دەڵێ دۆستت نییە گەردوون بە دڵسۆزی مەبینە بتباتەوە تا هەر ئەوە بۆ تۆ لە کەمینە ڕزگاری لە جەوری فەلەکێ پێت دەڵێ سمبول فێربوونی ئەوین دەرسی ئەوین مەشقی ئەوینە جوانە بەڕاستی کاریگەری باوکی لەسرە بەڵێ هەندێ شعری بابەتی تریشیە وەکو بڵێ پێنجین تەرجیعبەند چوارینە فۆرمە باوەکانی شعری کلاسیکین پێنج خشتەکیەکان لەسەر مەسەلەن پێنج خشتەکی خۆی فۆرمەکە دوو نیوەدێری شاعیرە سێ نیوەدێری خۆیتی ئەوە پێنج خشتەکی پێنجین پێنج نیوەدێرە یەک شاعیر خۆیتی سوار نیوەدێری یەکەم هاوسەروان نیوەدێری پێنجەم ئەوەکەی دەگۆڕێ ئەوە پێی دەڵێن بند یا کۆپلا ئەوە دووبارە دەبتەوە پێی دەڵێن پێنج خشتەکی تەرجیعبەند مەسەلەن چەند نیوەدێرەکە نیوەدێرەك دەگوترێ پاش چەند نیوەدێر ئەو نیوەدێرە دووبارە دەبیتەوە پێی دەڵێن جێڕانەوە ئەوەیە تەرجیعبەند وەک جێڕانەوەی بەستەی و گۆرانی هەیە بەندێک دەجێڕێنەوە دائیمەن ئەو نیوەدێرە دەگەڕێتەوە ئیتر ئەو فۆرمە باوانە لای حەقیقیش وەکو شاعیرانی دیکە هەیە لە دیوانەکەی بەڕاستی مامۆستاگیان بەڕێزت وەکو کەسێکی شارەزا شعرەکانی حەقیقی چۆن هەڵەسەنگێنیت بەڵێ وەڵا لە ڕیزی شاعیرە کلاسیکەکانە ینی لە ڕیزی شاعیرە بەتواناکانە مەسەلەن پێشتری عەرزم کردی ئەو پۆلە شاعیرەی لە ناوەڕاستی سەدەی بیستەم لە موکریان هەڵکەوتون ئەویش یەکێکە لەو پۆلە شاعیرە بەڵام مەسەلەن ئەزمموی هەرێک لەو شاعیرانە جیاوازی هەیە لەگەڵ ئەوی تر مەسەلەن مامۆستا هەژار بەناوعەک و مامۆستا هێمن بەناوعەک و سەید کامیل بەناوعەک بەڵام هەمویان لە ڕووی هەندێک بناماکشتی شعریەتەوە یەک دەگرنەوە بەڵێ مامۆستا دو پرسیارمان لەم بەرنامەیە ئایا حەقیقی جگە لەمانی کە چۆتە ناو ئەم دیوانەیەوە یا هەندێک شتی کە لەسەر نووسراوە لە ڕۆژنامە و گۆڤارەکانە بابەتی تری بڵاو نەکراوەی هەیە کە طبعا آخر شتی گوتمان دیوانی یەکەمی بەشی یەکەمی دیوانەکەی لە ئینشارات سەلاحەدین ئەیوبی ساڵی 1970 چاپ بووە
بەشی دووەمی لە دیوانەکەی بە ناوی کۆلکە زێڕینە یا ڕەنجین کەمان عەباسی حەقیقی ساڵی 75 چاپ بووە. حەقیقی طبعاً ئەوەی وەرجێڕانی سەد غەزەلی حافزی شیرازی ساڵی 2001 چاپ بووە. ئەوە 95 ئەوە 91 هەبوو. یعنی 95 خۆشی لە 96 ماڵاوایی لە ژیان کردووە. کەواتە ئەگەر بەرهەمیشی هەبی بەرهەمێکی کەمی هەیە بڵاو نەکرابی بتەوە. ڕەنگە لای خانەوادەکەیان هەبی ئەگەر یەک بە دوواداچوون بکە شتێک بدۆزیتەوە دەنا زۆربەی شعرەکانی بڵاو کراوەتەوە بەڕاستی. وە لە شعر بەولاوە بەرهەمی دیکەی نەبووە نەمزانیە مەسەنە نووسینی پەخشان و شتیوای هەبوو بێت. بەڵێ مامۆستاگیان زۆر سپاس مامۆستاگیان. سەرچاومیان. ئازیزانی قەلەندەرخانە بەر لەوەی بە شعرێکی جوانی تری حەقیقی کۆتایی بە بەرنامەکەمان بێنین. ئەمێ زۆر سپاسی دکتۆر عوسمان دەشتی بکەم. زۆر سپاس مامۆستاگیان بۆ زانیاریەکانە. زۆر سپاسی مامۆستا ئاراسکۆیی بکەم. دەست و پەنجە و خۆش. زۆر سپاسی هاوکارم کاک حەمید بکەم. تا بەرنامەیەکی تر و دیدارێکی تر هەر شاد بن. دەمی چاو کەژاڵی من ئاگای لە دەردی دڵمە دەزانێ بە حاڵی من ئەو ڕۆژە هاتە پرسی لە حاڵم بەدڵ گوتم بریا نەخۆشی بایە هەموو ماڵ و ساڵی من خەرمانی بوو بە ناز و بزە و غەمزە هاتە ژوور خۆش بی نەخۆشی بوویە شیفای حاڵ باڵی من ناچێتە دەر نەخۆشی لە گیانم کە تێبگە ڕۆژێ چەلێکی دیێ دەپرسێ هەواڵی من بیماری عشق تۆم نەخۆشی بەهانەیە دەرمانی ساڵی تۆیە بە فکری مەحاڵی من بۆ حاڵی خەستە هەستەمە ژین بێمژینی لێو نۆژدار و پاشی مردنە ئاواتی کاڵی من چاوم لە ڕێتە چۆمەکە فرمێسکە دڵبووە سەر بەردەبازە فەرموو ئەگەر دێ ماڵ